مەترسی نەمانی ماسی ڕووی لە زەی بچووک کردووە، ئەوەش بۆ چەند هۆکارێکی سەرەکی دەگەڕێتەوە، لەوانەش بەکارهێنانی کارەبایە لەلایەن هەندێک کەسەوە کە بەهۆیەوە سەدان ماسی گەورە و بچووک لە ناو دەبرێت. هەروەک ڕاوی ماسی لە کاتی قەدەغەی ڕاوی ماسی مەترسیەکی دیکەی دروست کردووە. ئەو سندوقە لەوەی 1 ملیۆن بەسکەگەرای پێ بکردو. بەهۆی ئەم مەترسیەوە بەشێک لە ڕاوچیانی ماسیش سندوقێکی کۆکردنەوەی کۆمەکیان لە دوکانێکی پێداویستی ڕاوی ماسی داناوە بۆ کڕینی پەنجە ماسی بۆ ئاوی زەی بچووک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. سەرپەرشتیاری کۆمەکەکە دەڵێ ئەوان لە بری حکوومەت هەستیان بە بەرپرسیارەتی کردووە و هەستاون بە کۆکردنەوەی پارە بۆ کڕینی پەنجە ماسی. ئێمە هەستاوین بە دروستکردنی سندوقێک بۆ خڕکردنەوەی پارە بۆ پەنجە ماسی کە ئەوە ئیشی ئێمە نییە، ئیشی حکوومەتە کە ساڵانە پەنجە ماسی تێکات، بەڵام ئێمە وەک ئەرکێکی خۆمان کە پەرۆشی بەعرەکەمانە کە ماسی نەماوە هەستاوین سندوقێکمان داناوە، سندوقێکی خێرخوازی هەر ڕاوچێک دێت ڕۆژانە ئەمن لێرە کەلوپەلی شێڕاوە ماسی دەفرۆشم، ئەر ڕاستی و دێتێ ژوورەوە ڕۆژانە بە 1000 دینار بە 5000 دینار بە 20000 دینار بەشدارینە زۆربیان، بەڵام ڕاوچی کەم دەرامەتە بۆ خۆی. دەبێ ئەمە لایەنێکی پەیوەندیدار بێتە سەرخەت بۆمان کە بتوانێت پەنجە ماسیمان بۆ دابینکە ساڵانە. ڕاوچیانی ماسی دەڵێن بەهۆی کەمی نەمانی ماسی چەندین ماسیگەر وازیان لە پیشەکەیان هێناوە و کەلوپەلەکانیان فرۆشتووە. دەژڵێن پێویستە لە کاتی قەدەغەی ڕاوی ماسیدا ڕێکارەکان توندتر بکرێن چونکە بە نایاسایی ماسی وا دەگیرێت سەدان گەرای ماسی پێیە و ئەوەش بۆتە مەترسی بۆ کەمبوونەوەی سامانی ماسی لە دەریاچەکەدا. چەندەها ڕاوچیمان هەیە هیچی نەماوە بەلەم ماتۆر تۆڕ، یعنی چەندەها کەس ئەوە دوکانی کاگاکەمە لێرە تۆڕی بە هەرزان و تاڵان دەفرۆشێ لە بەرەوەی بژێوی ژیانی پێدابین ناکرێ وازی لێنەوە. ئێمە داواکاریمان لە ڕێی پەیامەوە پەیامەکەمان بگا بە کاربەدەستانی ئەم شارە و حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێکاری یاساییەکان بگرێتە بەر لە کاتی قەدەغەکردنی ڕاوەماسی بەڵێ تند و تۆڵتر بکرێ کە بەڕاستی وا بکرێت کە ڕاو نەتوانن کە ڕاوچەکان ڕاو بکەن بە ئاسانی لە کاتی مەنەعکردنی ماسیدا. وەک ڕاوچیانی ماسی دەڵێن هیچ کاتێک وەک ئەمساڵ سامانی ماسی کەم نەبووە و ئەوەش مەترسی لەسەر نەمانی دروست کردووە لە زەی بچووک. پێویستە ڕاوی نایەسایی نەکرێت و ڕێکارەکان توندتر بکرێن و ساڵانە حکوومەت پەنجە ماسی بخاتە دەریاچەکەوە بۆ بوژاننەوەی سامانی ماسی و ڕێگریش لە بەکارهێنانی کارەبا بۆ ڕاو بکرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.